دکتۆرێک هەیە بە ناوی سەعەد شوقەیڕات ئەم پیاوە ئوردونیە بەڵام لە بەریتانیا دانیشێ باسی ڕووداوێکەکە کە ئێستا ئەم ڕووداوە داویان ناوە لەیتەنی کونت و جەوالە نەگەر بیستە بێتتان خۆزگە مۆبایلە بووم بووە بە قسەیەک ئەم پیاواڵێ ڕۆشتمەوە بۆ ماڵەوە خێزانەکەم کە مامۆستای زمانی عەرەبیە بینیم بە دیار داڕشتنێکەوە ئەگریا داڕشتنێکی بەدەستەوە بوو ئەگریا منش لێم پرسی هۆکار چییە ئەم گریانە چییە وتی سەیری ئەو داڕشتنە بکە ئەمە یەکێک لە تەلەبەکانە داوام کردو داڕشتنێک بنووسێ ئەمەی نووسیوە ئەوە سێرم کرد بە ناوی لەیتەنی کونت و جەوالن خۆزگە مۆبایل بوومایە ئەڵێ مناڵە نووسی بووی خۆزگە مۆبایلەکەی باوکم بوومایە کە قەت داینانێ بۆ هەموو شوێنێک ئەیبا لەگەڵ خۆی خۆزگە مۆبایلەکەی دایکم بوومایە کە لە کاتی ئیششا لە تەنیشت خۆیەوە داوێنێ کە ئەگەر تۆزێک دیار نەبێت داوایەکە زوو سەیرێکە خۆزگە مۆبایلی خوشکەکەم بوومایە کە زوو بەرگەکەیە گۆڕێ خۆزگە مۆبایلی براکەم بوومایە کە تا درەنگ یاری لەگەڵەکە لە منی زۆر کاریگەر بوو لەسرم وتم ئەما بێ دایک و باوشی بدۆزینەوە بابزانی نەما مناڵی چیە قسەی لەگەڵکەین ئەڵێ خێزانەکەم نیشانیدام سەیرم کرد مناڵە بچووکەکەی خۆمانە مناڵە بچووکەکەی خۆمانە ئەمەی نووسیوە دکتۆراکەم بەقەت ئەم مناڵە ئەڵێ تربێتی نەدام بیرم کەوتەوە کە شێخ ئیبن عوثەیمین لە مەجلیسێکە ئەی فەرموو قەدری باوەش بزانن لە ئامێزگرتن بزانن گەورەی لە ئامێزگرتنە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژەکەی کورت دەکاتەوە بۆ ئەوەی دایکێک بچێ بەلای ئەو مناڵەکە ئەکاگیرێ پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێژێک کورت دەکاتەوە فەرمێ منە میز نوێژەکەم درێژتر بێ بەڵام بینیم مناڵێک لە دواوە ئەگریا ویستم نوێژەکە تەواو بکەین و دایکی بچێ زوو بیگرێتە ئامێزی قەدری ئامێزگرتنە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مینبەرەوە دێتە خوارەوە لە ڕۆژی جومعە حوسەین ئەگرێتە باوەشی و ئەیباتەوە سەر مینبەرەکەی و دایانێ لە تەنیشتی خۆی ئەنجا بەردەوامە بێ لە وتارەکە بەڵێ ئەنجا ئەفەرمێت تێگەیشتم کە ژووری بۆ جیا بکەمەوە هەرچی ئامرازی هەیە تەکنەلۆژیای بۆ دابنم نابێتەوە بە ئامێزەکەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەشجیعی کردین خەڵکی لەسەر تەشجیع کرد ئەڵێ کردم بە ڕاپۆرتێکدان بە بەریتانیەکان وتم کار لەسەر ئەمە بکەن ئەمە مناڵی منە لە هیچی کەم نییە ئەڵێ دیراسەیان کرد هەر ئەو مانگە مناڵەکانیان جیا کردەوە ئەوانی لە داینگەن ئەو مناڵانی کە دایکیانی کرد نەباوەشیان گەشەیان کرد ڕەنگیان گۆڕا وەزنیانە گۆڕا ئەنجا وتیان ئێمە تێگەیشتوین کاتێک کە مناڵی ئێمە بێ بە 12 ساڵ پشت لە دایکەکە لە باوکەکە لە وڵاتە هەمووی ئامێزە ئەگەردا لە هیچ شتێکیان کەم نییە پیانوتین ئەو دەقەمان بۆ بنووسەرەوە ئەڵێ ئێستا ئەو دەقەی کە نوێژەکە کورت دەگاتەوە لە زانکۆیەکی بەریتانی نووسیمەوە ئەوان هەڵیان هەسیوەکو دروشم عیبادەتەکە کورت کەرەوە بچۆ مناڵەکەت لە ئامێز بگرە بۆ ئەوەی دواتر تۆ نەبا بۆ خەڵوەتگەی پیری هەر مناڵێ بەری بۆ حەزانە پاداشتەکەی چییە؟ ئەدباتەوە بۆ خەڵوەتگەی پیری ئەو مناڵەی نایگریتە باوەش مستەحیلە ئەوش چی بکە بدگرێتەوە باوەش چونکە چۆنت کردووە هەر ئەوە دێتەوە ڕێت